زەما سەرەتا بەنای خوا بەخێراتنی تاکە بەڕێستان دەکەم سەڵاتن لێکم بە سەڵای ئیسلام ئەسەلامو عەلەیکوم بەخێر بەسەرچاو برادەران پێشکەوتنی قسەیەکی زۆر باشان کرد سەبارەت بە زمانی ئینگلیزی ئەوەی من ناساندنی بەشەکەیە ئەوەی من ناساندنی بەشەکەیە بەشی پەیوەندی نێودەوڵەتیەکان قازانجی لە چییە هەر ڕەبەڕاست لەوانەیە زۆرێک لێوە کاتنەتەوە بەشە هێستاش بە گومان من کاتنەتەوە بەشە یان شتە چوەتان لە مێشیە لەوانەیە هەر لە فکری ئەوەی دابێن یان ئەو سادا بنیشنواز دەبینە تا ساڵەشی تر یان ئەوەتە بە ناڕەحەتی بەشەکەی خەڵاسکەن دینە سەر ناسانی بابەتەکە بۆ زانینی بەهرەیی و گەورەی بابەتەکە ئەتوانم پێتان بڵێم بابەتەکەتان لا شیرن دەبی سەرەتا ئاماژەکەم بە شتێکی زۆر گرنگ ئەویش بریتیە لە مێژوو تۆ ئەگەر بتەوێت کێشەیەک حەڵکەیت شتێک چارەسەرێک بۆ کێشەیەک دۆزیتەوە دەی بگەڕێیتەوە ڕێگوڕشی کێشەکە بۆی هەلی قۆڵی بیدۆزیەوە بزانەمە چییە ئین زاتوانی دەڵێ ئێستا لێرە چی ڕوویداوە شتەکان دەزانی ئەمن دەڵێم هەر نەک قسەی من بی زۆربەی زانیان دەڵێن مێژوو باوکی زانستەکانە باوەڕم پێ بکەن ئەگەر بچن لاپەڕەکانی مێژوو هەڵدەنەوە بە سەبارەت بە بەشی خۆمان پەیوەندی نێودەوڵەتیەکان بەرساو ڕۆژێکی زۆرتان بۆ دروستە بێت سەبارەت بە دەواازەی پەیوەندی نێودەوڵەتیەکان بۆ معلوماتان ئێمە لە سەورانی لە پەرتوخانەی ئەحمەدی خانی کتێبێک هەیە بە ناوی مێژووی پەیوەندی نێودەوڵەتیەکان لە پەیمانی وێستفالیا تا ئەمڕۆ مەبەستی تا ساڵی ئەو کاتانەیە کە ئێستا پەیوەندی نێودەوڵەتی تێدا دروست بووە ئەمن دێم بە کورتی باسی مێژووچێکم وەک بە ساڕوونێک بۆ ئەوی بەڕێز ئینتر ئەوانیتر بۆ ئەوە جێدێڵم بۆ ئەوەی خۆتان بچن بە دەدابچنەوە سەرەتا پەیوەندی نێودەوڵەتیەکان لە پولپوش ژیان وەردەست پێکا کە پێش زاینی ئەو شەڕە کرایە بەڵام من ناتان بەمە بە پێش زاینی بەڵکو پڕێکتان بێ پێشێ لە پێش زاینی شەڕێک ڕوویدا لە نێوان سپارتەوە سینە لەو کاتیەوە نێودەوڵەتی هاتوۆتە کایەوە ئەو بەشە ئێستای مەلەسەری دامەزراوە لە پەیمانی پولپوش ژیان وەڕ دەستی پێکردیە بەرەبەرە کشایە بەناو نێودەوڵەتی دوایە ئۆتۆمانی ئیمپایر و ڕۆمانی ئیمپایر و گریکی ئیمپایر دروست بووینە بۆی ئەو شەڕانەوە اینجا وایان کردووە بۆ ئەو شەڕانە بەردەوام نەبن پەیمانێکی ئاشتی دروستکەن ئاشتی دۆستانە بۆ مەبەستا هاتوونە پەیوەندی نێودەوڵەتیان دروست کردە لە بن یەکدی بەڵام ئەو کات پەیوەندی نەتەوایەتی بوو چونکە نێودەوڵەتیشتا دروست نەبوو هێشتا جیهان ئەو فراوانە ئێستا بەخۆ من نەدیبوو بۆیە پەیوەندی نەتەوایەتی دروست بوو لەگەڵ تێپەڕبوونی زەمەنە ئەتوانم بڵێم بەرەبەرە کشاکشا تا ئەو بەشەی مەدامەزرا لە ساڵی 1990 واتە دوای جەنگ جیهانیەکەم بەشی پەیوەندیڵەتەکان دامەزرا بە شێوەیەکی ڕسمی وەکو دەرس خوێندرا لە زانکۆیەکان بە تایبەتی زانکۆکانی ئەمریکای کە لەوانە ستانفۆر کە زانکۆیەکە لە کالیفۆرنیا پەیوەندی نێودەوڵەتیەکان لە 1618 دەستی پێکا ئەو کاتی شەڕێک ڕۆدا لە نێوان دوو تاقبوچینی مەسیحی کێکەچەند ناوی پرۆستانتیزم بوو ئەوی ترە نای کاتۆلیک بوو ئەو دوانە بۆ 30 ساڵ بەشەڕ هاتن لە ساڵ 1618 تا 1648 بەشەڕ هاتن دوای کۆتای هاتنی شەڕەکە پەیمانێکیان بەست ناوی ناپەیمانی وێستفالیا لەو کاتیەوە دەرگا وەڵاکری بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان هەر یەکێک لێوە ئەگەر ئێوێت تێبگا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان بزانی ئەمڕۆ چ ئەگوزەرێ دەی بستە ئەو مێژوێ بخوێنیتەوە بۆ ئەوی بزانی لە کوێ ویشتە سەری هەڵداوە وەکو سەرەتام وتم دەبی ڕێگوڕیشی دارەکە بدۆزیتەوە ڕێگوڕیشی مێژوەکە بدۆزیتەوە بۆ ئەوی دەحاڵەتی ئێستا پەیوەندی نێودەوڵەتی بکەیت ئینجا زەنجی جیهانیەکەم هۆی چ بوو زەنجی جیهانی دووەم هۆی چ بوو شتەکانی تر چ بوون ئەوە ئینشاڵڵا بۆ ئێوە بەجێ دێنم بەڵام وەکو بەرساڕوونیەک ئەوەندەی وتم ئینشاڵڵا ئێوە خۆتان بچن دەستی لێ هەڵقۆڵن لاپەڕەکانی مێژوو هەڵدەرەوە سەبارەت بەوە ئەگەر حەزەکەی خەڵاتم ئەو کات پرسیارکە وانە ئەگەر حەزەکەی ناوەڵڵا شتا مایتم تقریبا زۆرم نەما ئەمەوەی کە لێرە ئەمانەوێ بڵێن مامۆستایانی ئێمە بەڕاستی قەدەرگرانن یعنی ئێمە قەرزاری ئەوانی ئەوان ئەمانەتە چیان بە ئێمە سپاردیە ئێمەش بە ئێوەی ئەسپێرین ئینشاڵڵا ئێش بەنەوەکانتە
وباسشم کرد کە ئێوە کە بە گومانن لەو بەشەی هەوڵ دەم بزانن سەرچاوەی ئەو کێشەیە لە چێیە لە زمانی ئینگلیزیتە یان ڕقت لە سیاسەتە یان ناتەوێت تداخل لەو کێشانەیە بکەی کە حەقی بەسەر تۆ نێگەلی کوردی فەخیلی بێ بەشە یان ئەگە سەرچاوەکەت دۆزیەوە هەوڵ دە بەخۆش چارەسەری بۆ بدۆزیەوە اینجا ئەگەر هاتوو بە گومان لەسەر ئەو بەشە پێم باش نییە هەڵێ گەڕێ بڕۆ دڵی خۆت مڵتاحکە بڕۆ پرسیارکە لە بەڕێزان لە مامۆستایان لە شارەزایان من کەمێکی بچووکتان پێ دەڵێم لەوەی گرنگی ئەو بەشێ بزانن گرنگی ئەو بەشە لەوەیدا بەڕێزان یعنی ئەتوو لە هیچ لایەکەوە زەرەر ناکەی وە دامان نا کوردستان بۆ دەوڵەت زەرەر کرد نەخێر دامان نا کوردستانەوە چ خۆیان زەرەرمان کرد نەخێر دامان نا کوردستان خراپتر بوو زەرەرمان کرد نەخێر چونکە ئێمە لە هەم لایەکەوە ئەتوان ببینە توێژەری سیاسی ئەتوان بینە مامۆستای ئینگلیزی ئەتوان بینە مامۆستای سیاسی ئەتوان بینە مامۆستای کۆمەڵایەتی ئەتوان ببینە هەندام پەرلەمان ئەتوان ببینە نوێنەری وڵات ئەتوان بینە هەر هەموو بوارەکانی سیاسی پەیوەندی دەوڵەتەکان خۆتە داخولەکە بەشێکی زۆر گشتگیرە گرنگی پەیوەندیدەوڵەتەکان لەوەیدا لە بەشێکا خلاصە نەبووەوە لە بەشێکا خۆی کورت نەکردوتەوە کوردا بماڵێ نە بۆم لە دەبینی مێژووی هەیە لەلایەنی مێژووە مەسوود وەرەگرین لە سەرچاوی مێژوو ئاو دەخۆینەوە لە کانەکەی جوگرافیاوی دەخۆینەوە لە کانەکەی سیاست بە هەمان شێوە و لە ئابووری بە هەمان شێوە لە هەموو لایەکانەوە زەڵاتێک دروست دەکەین ئینشاڵڵا پێشکەشی گەلەکەین ئینشاڵڵا ئەو برادەرانە شتێکی زۆر باشیان کرد باسی زمانی ئینگلیزیان کرد من حەزەکەم بە سەراحە شتێکی زۆر گرنگتان پێ بڵێم مادەم ئێوە هەر بۆ زمانی ئینگلیزی هەوڵەدەن کەواتە بۆچی بۆ سیاسەتش هەڵ نادەن بە زمانی ئینگلیزی ئێوە تەماشای موڤیسەکەن بۆ تەماشای فیلمی سیاست ناکەن فیلمێکێک و ئەبراهام لینکۆڵن فیلمێکێک و جۆرج ستارتەر ئەو پیاوە سیاسیانە بڕۆ تەماشایکەن سوودی لێ بینن هەم دەستەواژە ئینگلیزی بزانن مانای چییە هەم بزانن ئەوان چۆن شتیان کردووە یەکێک لەو باسەکانە اینجا دێنە کۆتای سنارەکە خۆی ڕاستی نیوڕانەیە هەمومان برسین و خواخواتە بچینە ماڵی استراحەتە چی بکەین ویان نا اینجا زیاتر لێ کاتان ناکرد بەڵام ئەگەر پرسیارێکی حەز دەکەم فەرموو مامۆستا جان الحمد لله